بینەرانی عزیزی گەلی کوردستان سڵای ئێمەتان لەبێ ئەم کاتەوە کاتێکتان باش بێت خۆشحاڵین کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵێک بڕگە و بابەتی نوێوە هاتینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ هیوای کە تا کۆتایی پرۆگرام بینەرمان بن و سوود لەو بڕگە و بابەتانە ببینن کە ئەمڕۆ بۆمان ئامادە کردوون. هەروەک هەمیشە وەکو ڕۆژانی پێشوو کە چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان هەیە کە دواتر لەسەر هەر یەکەیان بۆتانە دوین و ئاماژی پێدەدەین کە بڕگە و بابەتەکانمان چییە. و تەوەریکی سەرەکیشمان هەیە کە ئەمڕۆ گفتوگۆی لەسەر دەکەین و تایبەتە بە ساڵیادی کۆڕەوی بەهاری ساڵی 1991 کە بە کۆچی ملیۆنی ناسراوە. لە دوای ڕاپەڕینەکەی ساڵی 1991 کە کورد لە هەرێمی کوردستاندا توانی سەرجەمدان و دەستگاکانی ڕژێمی بەعەز داگیر بکات و توانی ڕژێمی بەعەز وەدەر بنێت لە هەرێمی کوردستاندا و دواتر ڕژێمی بەعەز بۆ جارێکی ترویستیەوە کە هەرێمی کوردستان داگیر بکات و بێتەوە بۆ ئەوەی کە گەلی کورد جارێکی تر بچەوسێنێتەوە. بەڵام گەلی کورد جارێکی تر نەیتوانی یاخود نەیویست ئەو ژەردەستەی قبوڵ بکات و بڕیاری ئەوەی دا کە بە هەماهەنگی هەموو لایەک یاخود بڵین کۆڕەوێکی جەماوەری ئەنجام درا بۆ دەرەوەی هەرێمی کوردستان و ڕیان لا وڵاتەکانی ئێران و تورکیا کرد کە ئەمەش کاریگەری و کاردانەوەیەکی جیهانی لێکەوتەوە، کاریگەری نێودەوڵەتی لێکەوتەوە کە چەند بڵێ بڕیارێکی هەشخاڵی دراکە یەکێک لە بڕیارەکان بڕیاری 688 بوو کە بە دیاریکردنی ناوچەی ئارامیان ناوچەی دژەفڕین دادنێکەمەش بە سوود و بە قازانج و دەرئەنجامێکی باشی هەبوو بۆ گەلی کورد و دواتر گەلی کورد پەیتایان بڵێ وردە وردە گەڕانەوە بۆ هەرێمی کوردستان. اینجا ئێمە ئەمڕۆ باز لە کۆڕەوەکە دەکەین، باز لە دەرئەنجامەکانی کۆڕەوەکە دەکەین، باز لە دەستکەوت و بەرهەمەکانی کۆڕۆ دەکەین بزانین دەستکەوت و بەرهەمەکانی کۆڕۆ بۆ ئێستا چی بووە کاریگەریەکانی چی بووە کە ئێستا بە دەرکەوت بێ. دواتر لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین و میوانمان دەبێت، بەڵام پێش ئەوە دەچینە لای یەکێک لە بڕگەکانی بەرنامەی ئەمڕۆمان کە بڕگەی کوردستان لە وێنەدا بابێک و بینەری بین و دواتر لەگەڵتان بەردەوام بین.
لە دوای ئەوەی کە لە مانگی ئاداری ساڵی 1991 گەلی کورد ڕاپەڕینی ئەنجامدا دژ بە ڕژەمی بەعز کە لە 5/3 ڕۆژی ڕاپەڕین ئەنجام درا و لە ماوەی چەند ڕۆژێکدا توانرا کە هەرێمی کوردستان بە کەرکووکیشەوە پاک بکرێتەوە لە ڕژەمی بەعز. بەڵام ئەم ڕاپەڕینەوە و پاکردنەوەی هەرێمی کوردستان لە ڕژێمی بەعز زۆری نەخایاندووە لە پاش چەند ڕۆژێ هێرشێکی پێچەوانە ئەنجامدرا کە ڕژێمی بەعز جارێکی ترویستی کە گەلی کورد داگیر بکاتەوە یاخود هەرێمی کوردستان داگیر بکاتەوە. بەڵام گەلی کورد نەیویست و جارێکی تر کە ژێردەستە قبول بکات و کە ئەوە بوو کۆڕەوێکی جەماوەری یاخود کۆڕەوێک ئەنجام درا کە بە کۆچی ملیۆنی ناسراوە و سەرتاسەری هەرێمی کوردستان بڕیاری ئەوەیاندا کە خاکی هەرێمی کوردستان بەجێبهێڵن و ڕووبکەنە وڵاتانی ئێران و تورکیا کە ئەمەش کاریگەری و ئەنجامێکی گەورەی هەبوو کە کاریگەریەکی نێودەوڵەتی و کاردانەوەی نێودەوڵەتی لێکەوتەوە کە یەکەم وڵاتی فەڕەنسا بوو کە هاوکاریەکانی خۆی لە ڕێگەی ڕێکخراوە خێرخوازیەکانەوە لە خۆراک و ئەو بابەتانی کە پێویستن گەیاندە ئاوارەکانی کورد لە ناوچە سنووریەکان و لە وڵاتانی ئێران و تورکیا. لە دوای ئەوە لە 5 نیسانی ساڵی 1991 ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیارێکی هەشت خاڵی دەرکرد کە یەکێک لە خاڵەکان بە بڕیاری 688 ناسراوە کە بە دیاریکردنی ناوچەی ئارام و ناوچەی دژەفڕین بۆ هەرێمی کوردستان. ئەنجا ئێمە ئەمڕۆ لەگەڵ ئەوەی کە باز لە کۆڕەوەکە دەکەین و لە هەمان کاتیشدا باز لە دەستکەوت و دەرئەنجام و بەرهەمەکانی کۆڕەو دەکەین و باز لە لایەنی باش و خراپیەکانی کۆڕەو دەکەین کە بزانین بە لایەنی باشەکانی چی بووە لایەنی خراپی هەبووە ئەگەر هەیەی لایەنە خراپەکانی چین. گفتوگۆی زیاتری بابەتەکە دەکەین لەگەڵ هاوکار محەممەد کە بەڕێزیان میدیاکارن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئستۆدیۆکانمان لە هەڵەبجۆ لەگەڵ ئێمەدا ئامادەن کە هاوکار سڵاوت لێبێت بەیانیت باش سواس بۆ ئەم دەرفەتە. ئەگەر سەرەتا بۆ دەست پێ بکەم ئایا کورد بۆچی کۆڕەوی کرد هۆکارەکەی تەنها ئەوە بوو کە چیتر نەیدەویست جارێکی تر ژێردەستەی قبول بکات یاخودەوە تا هۆکاری تریشی هەبوو؟ سپاس سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. لە ڕاستی کۆڕە و بۆ خۆتان ڕەنگە بزانن لە سەردەمی دەسەڵاتەکانی حکوومەتە جیاوازەکانی عێراق بەتایبەتی لە سەردەمی سەدام حوسێن زەبر و زەنگ و کوشت و بڕ و قەتڵ و عامکردنی خەڵکی کوردستان گەیشتە لووتکە. سەدام حوسێن لە سەردەمی دەسەڵاتی خۆی لە گەرمیان زیاتر لە 180,000 کەسی ئەنفال کردبوو لە ئەم هەڵەبجەیە نزیکەی 5,000 کەسی شەهید کردبوو 10,000 کەس بریندار بوون. چەندین منداڵ کە ئەو کاتە ساون و ئێستا خوان خاوەن منداڵن بە کەسوکاریان شاد دەبوونەوە دیار نین و لە قەڵاتزێوە لە هەڵەبجە لە ماوەی 2 ڕۆژ دەیان کەسی شەهید کرد و چەندین گەڕێکی هەردوو شارەکەی خاپوور کرد. سەدام حوسێن شارۆچکەی سەی سادقی تەختی زەوی کرد 5 و 4 تاو قەڵات زە و گەرمیان بەو شێوەی کە بینیمان. یعنی سەدام حوسێن ترس و دڵاڕاوچەیەکی گەورەی خست بۆ دڵی خەڵکی کوردستان. سەدام حوسێن هەموو ئەوانەی کە لەگەڵ خۆی نەبوون هەموو دەقەیەک معارەز بوون بۆی بیان کوژێت. ینی خەڵکی کوردستان زۆر ترسا بوون لە دەسەڵاتی سەدام حوسێن پێش ئەوەی کە کۆڕەو بکرێت خەڵکی کوردستانیان هاوڵاتیی کوردستانی ئەگەر لە شوێنێک تاوانێکی بچووکیش ئەنجام بدرایە سەدام حوسێن گەڕێکێکی پێوە ئەڕوخان. ئەم وای کردبوو کە دوای ئەوەی کە خەڵک بەشداری لە کۆڕەو کرد خەڵک دەترسا لەوەی گەر سەدام حوسێن لە هێرشە پێچەوانەکەی گەر سەرکەوتوو بووە بۆ سەر هەرێمی کوردستان لە دوای ڕزگارکردنی کەرکووک دەیزانی کە جارێکی تر سەدام حوسێن قەتڵ عام لە کوردستان دروست ئەکاتەوە جارێک کە ئەنفالی خەڵکەکە دوور نییە بە تونترین شێوە سزای خەڵکی کوردستان بدا. بۆیە خەڵکی کوردستان کۆڕەوی کرد. بەڵام لەگەڵەوەشدا کۆڕەوەکە سوودی ئێجگار گەورەی هەبوو بە ئەتوانم بڵێم زۆر جار بە ئەندازەی خودی ڕاپەڕینەکە کۆڕە و دەستکەوتی هەبوو بۆ خەڵکی کوردستان چونکە بەهۆی کۆڕە و بۆ یەکەمین جار دەوڵەتە هەرە گەورەکانی ئەوروپا و ئەمریکا هاتنە سەرهێڵی بەرژەوەندیەکانی پاراستنی خەڵکی کوردستان. ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بۆ یەکەمین جار لەبارەی کوردەوە کۆبوونەوەیشی کردووە بە تێکڕا چەندین خاڵ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دەرکران لەوانەی کەوە بەڕێز ئاماژت پێ کە بریاری 688 ناوچەی دژەفڕین لە هەرێمی کوردستان و ناوچەی ئارام
ینی بە شێوەیەکی گشتی کۆڕەوەکە دەستکەوتی زۆر گرنگی هەبوو لە هەمووشی گرنگتر کۆڕەوەکە با بڵێن ڕاپەڕینەکەی بە تەواوەتی سەرخست کۆڕەو نەبووە ڕەنگە ڕاپەڕین بە شێوک لە شێوەکان دامکایەتەوە کەواتار وەکو بەڕێستان ئاماژەتان پێدا کە ڕاپەڕینیش بۆ خۆی دەستکەوتی هەبوو و کۆڕەیش بۆ خۆی دەستکەوتی بوو جیاوازی دەستکەوتەکانی کۆڕە و لەگەڵ ڕاپەڕینە چ جیاوازێکی هەیە یاخودەوە تا تاواکەری یەک بوون بەگشتی تاین تاواکەری یەکتری بوون بەڵام لە کۆڕە و بۆ گوتمان خەڵکی کوردستان لە مەحفەلی نێودەوڵەتی چووە پێشەوە ینی دەوڵەتانی گەورەی جیهان هەست و سۆزیان بۆ یەکەمی جار بەرامبەر بە خەڵکی کوردستان دروست بوو و پشتگیری گەورە لە خەڵکی کوردستان لە ڕووی مرۆڤایەتیەوە پشتیوانی کرا ڕاپەڕین بەڵام ڕاپەڕین دەستکەوتەکانی جیاوازترە لە ڕاپەڕین بۆ یەکەمی جار هێزە کوردیەکان لە شاخات دەخوارەوە لە ناو شارەکان درێژاندا بەکاری سیاسی بە شێوەیەکی ئازادانە بە هەڵبژاردن بە گەشەپێدانی پرۆسەی دیموکراسی هەموو ئەمانە جێگەی ترس و دڵڕاوکێ و وەروەها قۆڕخکاری ئینتیخابی و هەموو ئەو زوڵم و مستەمانی گرتەوە کە پێش سەدام حوسێن دەیکرد و هەروە لە ڕاپەڕین بەشێکی زۆری هێزەکانی سەدام حوسێن بە تەواوەتی تەفروت و نابوو بەشێکی زۆر لە هێزەکەی بەدیلی گیران کەوتنە دەست هێزی پێشمەرگەی کوردستان و هەروەها بەشێکی زۆر لە کۆگاکانی چەک و تەقەمەنی ڕژێم کە لە ناوچە کوردیەکان بوون کەوتنە دەست هێزی پێشمەرگەی کوردستان ینی سنوورێکی بەرفراوانی هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار لە مێژوو ڕزگار بوو لە بەهۆی ڕاپەڕینەوە حکوومەت دروست بوو پەرلەمان دروست بوو داودەستگای دەستوری دروست بوو زانکۆکان کرانەوە ینی کۆمەڵێک دەستکەوتی گرنگە بۆ خەڵکی کوردستان کە یەکەمین جارە خەڵکی کوردستان بەو دەستکەوتانە شاد ببێ باشە کاکاوکار گەلی کورد لە ڕێگەی ئەنجامدانی کۆڕەوە ویستی چ پەیامێک بگەێنێت چ لەسەر ئاستی ناوخۆیی و چ لەسەر ئاستی نەودەوڵەتی هەڵبەتە لەسەر ئاستی ناوخۆیی ڕەنگە یەکێک لە دیارترین پەیامەکان ئەوە بوو بێت کە نەیویست و جارێکی تر ژێردەستەیی قبوڵکە بەڵام لەسەر ئاستی نێودەوڵەتی کورد لە ڕێگەی کۆڕەوە ویستی چ پەیامێک بگەێنێت کورد هاوڵاتیانی ئاسایی لە کۆڕە و کاتێککە بە شێوەیەکی جەماعی خەڵکی کوردستان هەمووی ڕەوی کردبووە دەرەوە بۆ ئێران بۆ بەشێکی کەمیشی بۆ تورکیا بە کۆمەڵگەی نێودەوڵەتی وت کە کورد ئاوەرەبوون لە ژێر خەیمە و لەو ناوچە سەختانەی کە بۆیان دابین کرابوو لە ئێران و ئەوانە زۆریان پێ باشترە لەوەی کە لە کۆشک و تەلارێک دابنیشن بەڵام سەدام حوسێن حکمی ئەو ناوچەیە بکە و هەروەها کۆڕە و یەکگرتووی خەڵکی کوردستانیشی سەلمان ینی پەیامێکیشیە بە کۆمەڵگەی نێودەوڵەتی کە خەڵکی کوردستانی یەکگرتووە و کۆدەنگن لەسەر ڕەفزکردنی سیاسەتی دیکتاتۆرەتی بەعز لە عێراق و ڕۆحێتێکی پێکەوەیی و یەک هەڵوێستی و یەک بریارێژە ناو خەڵکی کوردستانەوە پەیامێک درا بە خەڵکی کۆمەڵگەی بابڵێن ئەوروپی و ئەبریشی و هەروەها لە تەنیشت خەڵکیش هێزی پێشمەرگەی کوردستانیش بوون بە بەشێک لە مەقاومە یعنی ئەوە نەبوو هێزی پێشمەرگەش لەگەڵ خەڵک ڕەو کات بۆ دەرەوە هێزی پێشمەرگەش سەنگەرێکی پۆڵینیان لە دژی سەدام حوسێن لێدا هەر بۆ مێژوو کاتێککە کۆڕە و دەستی پێکرد سەدام حوسێن پلانێکی مەترسیداری هەبوو بۆ ئەوەی کۆڕە و خەفە بکە ینی وا بکە کە کۆڕە و نەچێتە ناو مەحفەلی نێودەوڵەتی دەست پێشخەرێکی کرد بۆ ڕێکەوتن لەگەڵ هێزە کوردیەکان پەیامی نارد بۆ هەرێمی بۆ بابلێن بۆ بەرەی کوردستانی و کاتە کە ئامادەی گفتوگویان لەگەڵ بکەوە وەرەقەیەک لە داواکاریەکانیان وەربگرێ و جێبەجێ بکات لەم کاتەیە دوو بۆ چوونی جیاواز لە ناو سەرکردایەتی ئەو کاتەی بەرەی کوردستانی دروست بوو بۆ چوونێکیان بۆ چوونی پارتی دیموکراتی کوردستان بوو کە بەڕێز کاک مەسعود وەرزانی خۆی ڕابەرایەتی دەربڕینی بڵێن پێشنیازەکەی کردبوو لە کۆبوونەوەیکی فراوان کە خۆشبەختانە بەشێکی زۆر لەوانەیە کە ئەو کاتە ئامادەی کۆبوونەوەکە بوون ئێستا لە ژیان ماون پێشنیازی کردبوو کاک مەسعود کە لەگەڵ سەدام حوسێن ڕێکەوتن بکەن دانیشن گفتوگۆ بکەن باشترە لەوەی کە ئاوارە بن بچنە وڵاتان هەتا ینی بەنەس کاک مەسعود وتبووی من چەند پێشمەرگەیەکم لەگەڵ بوو کاتومەتە ئێرە ئێستا ئەوانەشم لەگەڵ نەماوە کەس نییە پارێزگاریم لێ بکە لەبەرەوە من ڕێکەوتنم لەگەڵ سەدام حوسێن پێ باشترە
وەک لەوەی کە ئاوارە بین بۆ دەوڵەتانی دەرەوە دیار بوو ئەوە مەسەلەی ڕێکەوتن لەگەڵ سەدام حوسێن وەک تاکتیکێک بۆ خۆگرتنەوە بەکارهێنا دواتر خۆتان نەزان دەوڵەتە گەورانە کە ئیشان ینی خۆیان گرتەوە ڕێکەوتنەکە هەڵەوەشێن و چەندین جاریش سەدام حوسێن و حکوومەتەکانی عێراق ئەزمونیان هەبوو لەم بوارە وەرەقی ڕێکەوتنیان قسە بەردەم کرد دواتر پەشیمان ئەبوونەوە لەو کاتەدا هەڤاڵ کاک کۆسرەت ڕەسوڵ ئامادەی ئەو کۆبوونەوەی ئەبێت کاک کۆسرەت دەڵێ ئێمە مەقاومە ئەکەین و لەگەڵ سەدام حوسێن ڕێکەوتن ناکەین و هەروە خەڵکی کوردستانیش دنەی خەڵکیش ئەدەین بۆ ئەوەی کۆڕە و کات بۆ ئەوەی کۆمەلگەی نێودەوڵەتی بەهاژێنێت لەگەڵ ئەوەشدا هێزەکانمان لە کوردستانیان لەو مەقاومە ئەکەین ینی ئەگەر لەو کاتا یەکێتی نیشتمانی کوردستان کەوتایەتە ژێر کاریگەری بڕیارەکەی پارتی بە ئەنجامنەدانی کۆڕە و دانیشتن لەگەڵ سەدام حوسێن ڕەنگە ئێستا ئەوەی کە پێ ئەڵێن هەرێمی کوردستان و ئەوەی کە ئەوان ئێستا خۆیان بە خاوەنی ئەزان و دەستیان بەسەر زۆربەی هەرە زۆری جنگەکانی دەسەڵات و سەرۆت و سامانی ئەم وڵاتە گرتو ئێستا لە دەستی سەدام حوسێن وایە دەسەڵاتێکی زیاتریشەوە. بەڵێ باشە کاک هاوکار ڕۆژنامەنووسان میدیا جیهانیەکان لە ئەنجامدانی کۆڕۆدا چ ڕۆڵێکیان هەبوو پێتان وایە ئەوان ببوونە هۆکارێک بۆ ئەوەی کە هەستی وڵاتانی جیهان یاخود هەستی نێودەوڵەتی بەرامبەر بە گەلی کورد بجوڵێنن؟ بەتاکید لە هەموو ئەم کارەساتە گەورانە میدیا ڕۆڵێکی ئەجگار گەورە ئەبینێ بەتایبەتی ئەم کارەساتانە کەچنە چوارچێوەی کارەساتی مرۆیی گەورە لە جیهانە کاتێک کە کۆڕە و دەست پێ کات بەشێکی زۆری خەڵکی کوردستان بەرەو ئێران ڕەوە کات بەشێکیش لە بەتایبەتی لە ناوچەی دهۆک بۆ تورکیا ئاچن تورکیا لە سەرەتاوە هەموو سنوورەکانی بەڕۆی هەرێمی کوردستان داخست ینی تورکیاش خەریک بوو بە بەشێک لەو قەتڵ و عامەی کە سەدام حوسێن دەستی پێکرد و بەڵام هەندێک فۆتۆگرافەری جیهانی هەندێک ڕۆژنامەنووس هاتنە هەرێمی کوردستان لە سنوورەکانی ئێران و لە تورکیا وێنە و دیمەنەکانیان گواستەوە بۆ سەر لاپەڕەی ڕۆژنامەکانی خۆیان لە ئەوروپا لە رادیۆ و لە تەلەڤیزیۆنەکان دیمەنەکان پیشاندرا ئەوە بە تەواوەتی دنەی کۆمەڵگەی نێودەوڵەتی دابوو ئەوەی بە خێرایی بێتە سەرهێڵ بۆ ئەوەی خەمێک بخوا لە چارەسەرکردنی کێشەی کورد لە عێراق کە کێشەیەکی مرۆیی گەورەیەوە کاریگەری لەسەر ڕێڕەوی ژیان هەیە لە هەموو دنیا تاسیراتی هەیە بەڵێ ڕۆڵی ڕۆژنامەنووسان و فۆتۆگرافەران ڕۆڵێکی گەورەیە ینی نابێ بە نادیدەی بگرین و لە هەموو کارەساتە گەورەکان ڕۆژنامە تایبەتی لە کارەساتی هەڵەبجێش ئەوەی کە کارەساتی هەڵەبجی بە تەواوەتی بە دنیا ناسان هیمەتی ڕۆژنامەنووسەکان و فۆتۆگرافەرەکان و ئەگینا تا 3-4 ڕۆژ دوای ئەوەش هیچ هەواڵێک نەبووە لەوەی کە هەڵەبجە چی ڕوویداوە. بەڵێ باشە کاکاوکات هەروەکو بەڕێزیشتان ئاماژەتان پێدا کە ڕۆژنامەنووسان فۆتۆگرافەر میدیا جیهانیەکان ڕۆڵێکی بەرچاویان هەبوو لە سەرکەوتنی کۆڕەودا کە بۆی کە هەستی وڵاتان یاخود هەستی نێودەوڵەتی بجوڵێت بەرامبەر بە گەلی کورد کە بە دەستێوەردانێکی مرۆیی دەتوانین بڵین ناوی بنین کە کێشێکی مرۆیی بۆ ئەوان دەستێوەردانی مرۆییان کردووە بەڵام ئەگەر کۆڕە و نەکرایە پێتان وابوو کە وڵاتانی دەرەوە یاخود لەسەر ئاستی نێودەوڵەتی دەستێوەردانیان ئەنجامدایە؟ خۆی ئەمە ڕوون نییە ینی ڕەنگە دەستێوەردان هەبووە و ڕەنگە نەشبایە ئەمەیان شتێکی ترە بەڵام کۆڕەوەکە لەبەرەوەی کە ینی کردەوەیکی با بڵێن تێکڕای خەڵکی کوردستان بوو و خەڵک بە پێیپەتی خەڵک سرورەکانی ئەبڕی لەو سەرمای ئەو فەسڵە و دەستە جەمعیش بوو ینی کاڵی کۆڕە ینی کۆی خەڵک ڕەوی کردو لە ئەوە ئەمە زیاتر تاسیراتی بوو بۆ سەرەوەی کۆمەلگای نێودەوڵەتی بژوولێنێت بەڵام ئەگەر ئەمە نەبووە ڕاپەڕین بواە خۆتان نەزان چەندین جاری تریش لە عێراقا لە سەردەمی دەسەڵاتەکانی عێراقا لە کوردستان و لە بەشەکانی تریش ڕاپەڕین کراوە بەڵام کۆمەلگای نێودەوڵەتی بۆ شێوە ناتوتە سەرهێڵ ینی زیاتر وەکو کردەوەیکی ناوخۆیی تەماشایان کرد و بەسراوەتەوە بە مەساڵحی کۆمەلگای نێودەوڵەتی ئەگەر کۆمەلگای نێودەوڵەتی مەساڵحی لەگەڵ هەبوو بێ دەستێوەردانیە کرد ئەگەر مەساڵحیشی لەگەڵ نەبوو با دەستێوەردانی ناکرد بەڵام کۆڕەوەکە وای کرد کە کۆمەلگەی نێودەوڵەتی لە بەردەم گەلانی خۆشیان نتوانن کە دەستەوەستان بۆسن ینی شتەکە لەوە دەرچوو کە پەیوەندی بە مەساڵحی دەوڵەتێک ئەم دەوڵەتی ئەو دەوڵەتەوە هەبێ ئەمە کارەساتێکی مرۆییە پێویستە دەوڵەتان بێنە سەر هێڵ و هاتنە سەر هێڵیش. باشە کاکاوکار نەک هەر تەنها ڕاپەڕین بەڵکو لە پێش ڕاپەڕینیشدا گەلی کورد چەندین جار ئەنفال کراوە کیمیا باران کراوە بۆچی کۆمەلگەی نێودەوڵەتی لەسەر ئەم بابەتانە لەسەر ئەم پرسانە لەسەر ئەم قەتڵ و ئامانە نەهاتوونە دەنگ و دەستێوەردانیان نەکردووە؟
من پێشتری وتم ینی ڕاپەڕێن و تاوانی ناوخۆیی جیاوازترە وەک لە کۆڕە و چکە کۆڕە و ڕەوە بۆ چەند دەوڵەتێکی تر ئێمە خەڵکی کوردستان ڕەوی کردو بۆ دەوڵەتەکانی دراوسێ ینی ئۆتۆماتیکی کۆمەڵێک دەوڵەت لە دراوسێ دەوڵەتانی ئەقلیمی تێوە گلاون بەڵام ئەنفال و کیمیاباران جیاوازترە ئەنفال و کیمیاباران لە سەردەمێک کراوە کە کۆمەلگەی نێودەوڵەتی بەرژەوەندی گەورەی لەگەڵ سەدام حوسێن هەبووە نەک هەر بەرژەوەندی ینی ئەو چەکانەشی کە سەدام حوسێن خەڵکی پێشی میاباران کردو چەکی دەوڵەتە هەرە گەورەکانی جیهانن کە ئێستا خۆشبەختانە ئێستا هاوسۆسن لەگەڵ گەلی کورد ئێستا بە پێچەوانەی جاران هاوکاری خەڵکی کوردستانەکەن بەڵام مەسالەحی کۆمەلگەی نێودەوڵەتی بەتابەتی دەوڵەتە گەورەکان ئەوانەی کە بڕیاریان داوە لە سیاسەتی نێودەوڵەتی لەو کاتە بەرژەوەندیان لەگەڵەوە هەبوو کە سەدام حوسێن ینی چاوپۆشی بکەن لە سەدام حوسێن چونکە ئیشی گەورەتر لەوەیان بە سەدام حوسێن هەبووە بۆ بەگژات چوونەوەی لەگەڵ ئێران یان هەر دەوڵەتێکە خۆیان ویست بێتیان. بەڵێ کاکاوکار یەکەم وڵات لە کاتی ئەنجامدانی کۆڕەوەکەی هەرێمی کوردستان یەکەم وڵات کە هاتە سەرخەت و کە پاڵپشتی گەلی کوردی کرد و پاڵپشتی بڕیارەکە یا پێشنیازی بڕیارەکەی کرد وڵاتی فەڕەنسا بوو دوا بە دوای ئەوە وڵاتی ئێران و وڵاتی تورکیا بوو کەوانیش پاڵپشتی بڕیارەکەیان کرد پێتان وایە کە تورکیا و ئێران لە دڵسۆزی لە هاوخەمی لە سۆز و بەزەییان بوو بێت بۆ گەلی کوردی یاخود ئەوە تا بەرژەوەندی خۆیانیان هەبووە بۆیە پاڵپشتی گەلی کوردیان کردو لەو بڕیارەدا خۆی ئێران بە درێژایی مێژوو جیاوازێکی لەگەڵ تورکیا هەبووە ینی ئێران لە چەندین وێزگەی تر لە خەباتی خەڵکی کوردستان ئێران پشت و پەنایی هەم خەڵکی کوردستان بووە هەم هێزی پێشمەرگی کوردستان و شۆڕشەکەش بەڵام لەگەڵەوە شامەساڵحی خۆشی هەبووە ینی ڕێکخراوە نێودەوڵەتەکانی جیهان بەدەیان ملیۆن دۆلاریان نردوتە ئێران بۆ هاوکاریکردنی ئاوارەکان ینی مەساریفی خەڵکی ئاوارەی عێراقی بەشی هەرە زۆری لەسەر ڕێکخراوە جیهانیەکان بووە بەڵام تورکیاش ڕۆلی هەبوو لە داڵدانی ئاوارەکان و لە خزمەتکردیان بەڵام تورکیا لە بیدایەتەوە ویستی ڕێگەکان دابخات و داشی خست ینی بە جۆرێک لە جۆرەکان خەریک ئەبوو بەشێک لە تاوانەکە هەتا ڕۆژنامە جیهانیەکان ئەو باسییان لە ڕۆژنامەکان بە تەواوەتی و ڕوشان تورکیاش بە ناچاری هاتە سەرخەت ینی تورکیا لە مەسەلەی هاوکاریکردنی خەڵکی کوردستان بە ناچاری هاتە سەر هێڵی خزمەتکردنی خەڵکی کوردستان بەڵام ئێرانیەکان هەڵوێستیان جیاوازتر بوو ینی جیاوازی هەڵوێستی ئێران لەگەڵ تورکیا بۆ تاریخە بێ خەڵکی کوردستان لە بەرچاوی بێت بەڵێ لە دوای دەرکردنی بڕیارەکەی 1688 ئیتر ئەوە بوو وردە وردە هاوڵاتیان یاخود گەلی کورد پەیتا دەگەڕانەوە بۆ هەرێمی کوردستان کاک هاوکار پێتان وایە تەنها دەرکردنی بڕیاری 1688 هۆکار بوو بێ بۆی کە گەلی کورد جارێکتە بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ خاکی خۆی یاخود ئەوە تا دانووسانی سەرکردەکانی هەرێمی کوردستان خۆ سەرکردەی کورد دووچوونیان بۆ بەغدا بڵێ متمانەیەکی لە لای هاوڵاتیان دروست کردو بۆی کە جارێکی تر سەدام حوسێن بڕیاری ئەوە بە یاخود نەتوانێت جارێکتر ئەو تاوانەی کە لە پێشودا ئەنجامی داوە بەرامبەر بە کورد جارێکی تر بیکاتەوە کورد هەر بە درێژایی مێژوو هیچ بڕوایەکی بە سەدام حوسێن و بە ڕژێمە دیکتاتۆریەکانی عێراق هەر نەبووە ینی مەسەلەی مفاوەزات لەگەڵ سەدام حوسێن ڕەنگە شتێکی زۆر جوزئی کەم بوو بێت لای کۆمەڵی خەڵک بەڵام هۆکاری هەرە سەرێکی سەپاندنی ناوچەی دژەفرینە ینی ئیتر بۆ یەکەمین جار خەڵکی کوردستان گەیشتە ئەو قەناعەتەی کە ئیتر فڕۆکەی مەرگهێنی دەوڵەتی عێراق ناتوانێت بە ئاسمانی هەرێمی کوردستان بفرێ و هەرکوێیەکی بێ بۆ خۆی بردومانی بکە ئەمە ناوچەیەکی ئارامە و دروست کراوە ئەمە ینی هۆکاری هەرە سەرێکی لە گەڕانەوەی خەڵک ئەمە بوو پاشان کۆڕەوەکە پەیامەکەشی گەیاند ینی کۆڕەوەکە ئەوەی کە مەبەست بوو لە کۆڕە و ئەوەی مەبەست بوو لە بەدەستهێنانی چەند ئامانجێک کۆڕە بەدەستیەنا کۆڕە و کۆمەلگەی نێودەوڵەتی کردە دۆستی خەڵکی کوردستان کۆڕە و سەدام حوسێنی ئەوەندەی تر نابووتر کرد کۆڕە و ڕاپەڕینی بە تەواوەتی سەرخست ینی بەهۆی کۆڕەوە کاتێک کە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بڕیاری 1688 دەرەکات و ناوچەی دیشەفرین دەرەکات ئیتر سەدام حوسێن نەیەتوانی بە کۆپتەر هێرش بکاتە سەر ناوچەکان و ئەو ناوچانەی کە ڕزگار کرابوون لە خەڵکی کوردستانی لە هێزی پێشمەرگی کوردستانی وەربگرێتەوە یعنی ناوچەیەکی ئامان بە فعلی لە دروست بوو نەخێر خەڵک سەبەبەکەی متمانە نەبوو بە بەعس و بە مفاوەزات چونکە پێشتریش چەندین جار
لە چەندین جەولەی جیاواز هێزی پێشمەرکە و سەرکردایەتی سیاسی کوردستان لە بەغدا و لە ناوچە سنوورەکان لەگەڵ سەدام حوسێن و کاربەدەستان گفتوگویان کردو هەر کاتێکی سەدام حوسێن ئیشی بە گفتوگۆ نەمابێت گفتوگوی تێکدا و بە ئارزوخۆی کەوتوتەوە وێزەی خەڵکی کوردستان. بەڵێ دەستەکانە خۆش بێ کاکاوکار لە کۆتاییدا ئەمەوێت پرسیاری ئەوە بکەم یاخود بڵێ کۆڕۆ ببەستمەوە بارودۆخی ئێستەوە کە لە قسەکانیشدا ئاماشت پێدا کە کۆڕەوەکە و یەکگرتنی گەلی کورد بۆ هۆی سەرکەوتنی کۆڕەوەکە کەواتە یەکگرتنی گەلی کورد یاخود لە ڕووی سیاسیەوە یەکگرتوو بین تا چەند بۆ ئەم بارودۆخی ئێستا کاریگەری هێو ئەنجامێکی باشیە بێت. بەڵێ بە حقیقەت ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان و لە عێراق ئەگوزەری هەر هەمووی پێچەوانەی ئامانجەکانی کۆڕە و ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوون. لە کۆڕە و هەموو خەڵکی کوردستان تیای بەشداری کرد، لە ڕاپەڕین هەموو خەڵکی کوردستان تیای بەشداری کرد و هێزی کاریگەری ناو ڕاپەڕینەکەش یانیەوە مێژوو شاهیدەکەیەکی نیشتمانی کوردستان سەرکردایەتی ڕاپەڕینی کردووە لە پارێزگای سلێمانی، لە پارێزگای هەولێر و لە پارێزگای کەرکووک تاقە پارێزگایەک کە یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆلی کەمتری تای هەبوو پارێزگای دۆ بوو کە لەوێش هیچ جۆرە ڕوبەڕووبوونەوەیەک ڕووی نەدا، ینی سەدام حوسێن ناوچەکەی بەبێت تاقەت بەجێهێشت لە ناوچەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بەدەیان خەڵک شەهید بوون. ئێستا تێکدانی ڕێزەکانی کورد و پێخەمی و بێباکی و غروری هەنێ هێزی سیاسی لە کوردستان ینی خەریکە گاتەوە ئاستەی کە ڕەنگە خەڵک جارێکتر ڕوبەڕووی کۆڕە و کاتەوە، جارێکتر ڕوبەڕووی مەرگەسات بکاتەوە. ئێستا بەهۆی سیاسەتی هەڵەی میراتگرانی ڕاپەڕین و کۆڕە و کە بە حەقیقەت ئەوانە میراتگری ڕەسمیش نین، هەرێمی کوردستان لە ناو وەزعێکی ناخۆشە، خەڵکی کوردستان موچەنی وەری بگرێت لە کاتێکدا نرخی نەوت لە سەر و $120 و هەروەها بەهۆی سیاسەتی هەڵە و نەبوونی هونەری دیبلۆماسی سەرکردایەتی سیاسی کورد کە ئەوش دیسان حیزبێکی سیاسی تعبیری لێکات و ینی وای لێ هاتوو کە حکوومەتی عێراق هەموو جۆرە پەیوەندیەکان خەریکە لەگەڵ هەرێمی کوردستان ئەبچڕێ لە مافەکانی لە مادەی 140 لە هەموو ئەو مافە دەستوریانەی کە خەڵکی کوردستان لە دەستوری عێراقدا بۆ خۆی مسۆگەری کردووە. ینی نەبوونی تەبایی تێکدانی ڕێزەکانی خەڵکی کوردستان کە لەمایانە ئەتوانم بڵێم پارتی دیموکراتی کوردستان سەرمەشقی ئەم کارەیە زەرروزیانێکی ئەجگار گەورەی لە خەڵکی کوردستان داوە. ینی ئەگەر وەزعەکان بەم شێوەیە بڕات، ئەگەر پارتی ئەوەندە بێخەم بن، ئەوەندە غرور بن، ئەوەندە بێباک بن لە خەڵکی کوردستان، لە دەستکەوتەکانی ڕاپەڕی، لە دەستکەوتەکانی کۆڕە و ینی دوور نییە جارێکتر خەڵکی کوردستان تووشی ڕەو بێ دەرچەنە جاران دەوڵەتانی وەکو تورکیا و ئێران ڕەنگە لانکەی شوێن ئەو خەڵکانە بن کە ڕەویان کردووە. ئێستا بەهۆی نزیکی ئەو حکومەتانەش لە دەوڵەتی عێراقەوە ڕەنگە خەڵک مەجالی ئەوەشی نەبێت کە با بڵێن سیناریوی کۆڕە و یان با بڵێن دیمەنی کۆڕە و جارێک کە پیشانی کۆمەلگەی نەدەوڵەتی بدات. بەڵێ دەستەکان خۆش بێ کاکاوکار، هەرچەند وتم کۆتا پرسیار، بەڵام ئەمەوێ پرسیارێکی تر لەسەر ئەو بابەتە بکەم کە زۆرمان باس لە باشیەکانی کۆڕە کرد، بەڵام ئایا کۆڕە و لایەنی خراپیشی هەبوو بە جێهێشتنی خاکی خۆت بڵێ خاکی خۆمان و بێسەر و شوێن بوون، گیان لە دەستدان، ئەمانەش بۆ خۆیان بەشێکن لە خراپیەکانی کۆڕە؟ خۆی لەم هەڵوێستا سیاسی خەڵکی کوردستان بە حقیقت لایەنی خراپ و لایەنی باش هەیە، بەڵام هەمیشە تۆ ینی پێوانەی لایەنە باش و خراپەکانەکەیت. ئێمە ڕەنگە هەندێک زەرمان لە کۆڕە کرد بێت، ینی ڕەنگە جۆرێک لە بەزین بوو بەرامبەر بە سوپایەکی دایکرد لە وڵاتەکە، جۆرێک لە جۆرەکان ینی کەمێتێکە بێ، بەڵام دەستکەوتەکانی کۆڕە و زۆر لەوە گەورەترن. ینی ئەگەر کۆڕە و نەبێت، ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی کە 5 دەوڵەتە هەمیشەیەکی ئەنجومەنی ئاسایش لە فەرەنسا و لە ئەمریکا و سین و رووسیا و ئەوانە بەریتانیا نایەن لەسەر مێزێکدا بنیشن بە پەلە بڕیارێک بدەن و بە تێک ڕایدەنگ چەند بڕیارێک 7-8 خاڵ لە بەرژەوەندی خەڵکی کوردستان دەربکەن. یان ئەگەر کۆڕە و نەبێت، ئێمە لەکوێ توانین ئەم دەوڵەتە گەورانە بێنە سەر هێڵی پاراستی بەرژەوەندەکانی خۆمان؟ ڕاستە ڕەنگە هەندێک زیانمان کرد بێت
بەڵام قازانجەکانی زۆر لە زیانەکانی زیاترن بۆیە لە هەموو حاڵەتێک کۆڕە و یەکێک و لە با بڵێن ڕاپەڕینە گەورەکانی خەڵکی کوردستان کە بە ئەندازەی ڕاپەڕینە کاریگەری هەبووە. زۆر سپاس دەستەکانت خۆش بێ کاک هاوکار زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ هاوکار محەممەد کابڕێزیان میدیاکارن و بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە هەڵەبجۆ لەگەڵ ئێمە دامادە بوو سپاس بۆ تەواوی قسەکانت. بەڵێ خۆشەویستان لە سنووری ناوچەی خاڵخاڵان پرۆژەیەکی ڕێگەوبان ئەنجام دەدرێت. اینجا ئێستش بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر پرۆژە کۆنجامدانی پرۆژەکە چینە لای هاوکارمان ئامان جومعە کە لە ناوچەی خاڵخاڵان و لەگەڵ ئێمەدا ئامادەیە. ئامان سڵاوت لێ بێت بەیانیت باش فەرموو زانیاری زیاتر لەسەر ئەنجامدانی پرۆژەکە لای تۆیە. سڵاو لە تۆچن و سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان و خۆی خۆتان ماژەت پێکردمن لە سنووری کۆمەلگای خاڵخاڵانم لە سنووری ناحیەی شوان دیارە ئەم پرۆژەیە لێرە کە جێبەجێ دەکرێت ئەمە ڕێگای بەشێک لەو گوندانەی ئەم سنوورەیە وەی ڕایەوەی کە دەکەوێتە ناوچەی پیشەسازی ئەم ڕێگایە با بڵێم کۆمەلگای خاڵخاڵان پەختەق سێگەکان و ناحیەی شوان لێرە بە ئاغجەلەت بە چەمچەماڵ و بە سلێمانی دەبەستێتەوە. دوای ئەوەی کە ژمارەیەکی زۆر لەو بار هەڵگرانە بە سووری قەزای کۆی کە تێپەڕ دەبن ڕێگاکە بەشێک لە ڕێگاکە خراپ بووە. ئێستا تا ڕادەیەک لێرە بۆتە ڕێگای سەرچی هاوڵاتیان بۆ هاتوچۆکردنی ئاغجەلەر چەمچەماڵ سلێمانی. من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر جێبەجێکردنی ئەم پرۆژەیە ئازاد عاسیم لەگەڵ دەبێت سەرۆکی شارەوانی خاڵخاڵان ئەو زانیاری زیاتر بە ئێمە و بینەرانی گەلی کوردستان دەخاتە ڕوو. کاک ئازاد سڵاو لێ بێ دەگەڵ فەرمی تێرە پێم بڵێیت ئەم پرۆژەیە لەلایەن چی و جێبەجێ دەکرێت گوژمەکەی چەنە و بە چەند قۆناغ جێبەجێ دەکرێت؟ ئەم کاتتان باش سڵاو بۆ تەلەڤیزیۆنی گەلی کوردستان. هەڵبەتە ئەم پرۆژەیەکی استراتیژیە کۆمەلگای خاڵخاڵانە بەستێتەوە بە قەزای چەمچەماڵ تاکو و سلێمانی بە دوو قۆناغ. بۆ قۆناغی یەکەمیان منهۆڵەکان و زێرابەکان دروستکە، لە قۆناغی دووەمانە ئێستا قیڕەکەین ئەم دوو سایدە گوژمەکەی بە دوو بەڵەندەرایەتی جیاوازە نزیکەی 800 ملیۆنە لەلایەن پارێزگاری کەرکووک و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانەکانی کەرکووک لەسەر داواکاری سەرۆکایەتی شارەوانیمان و بەڕێوەبەرایەتی نەحیشمان ئەم پرۆژەیە جێبەجێ دەکرێت. تا قۆناغی دەبێت یان قۆناغەکانی تری کارکردنی خۆی لە چیدا دەبینێتەوە؟ هەڵبەتە پێش ڕەمەزان پێش جەژنی ڕەمەزان کۆتایی بە هەموو کارەکان دێت و قۆناغی قیرتاوکردنی شەقامەکە کۆتایی پێدێت و هیچ قۆناغێکی تری نامێنێت. کار ناکە لە داهاتوودا بۆ ئینارە بۆ ڕووناکردنەوەی بۆ شۆستە و شەقامەکانی ئێمە دەرخستەی تایبەتمان ئامادە کردووە بۆ سبوخکردنی سایدەکانی تەنیشتی، هەروەها بۆ دروستکردنی دار و مەنزەرە. هەروەها ئێمە لەم ساڵە داوای 3 ملیارشمان کردووە بۆ کۆنکرێتکردنی کۆڵانەکانی کۆمەلگای خاڵخاڵە. بەدەر لەم پرۆژانێک ئێستا جێبەجێ دەکرێت لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک پرۆژەی تر لە سوورەکەیەوە جێبەجێکرا بە تایبەتی بەشێک لە کۆنکرێتکردنی شەقامەکانی ناو کۆمەلگاکەتان بوو. ئەگەر بکرێ بەشێک لەمانەش باسکەی لەو کار و چالاکی. ئێمە لە 6 مانگی ڕابردووە نزیکەی 10,000 مەتر مربع کۆنکرێتمان کردووە لە سنووری کۆمەلگای خاڵخاڵان، هەروەها لە ناو سنووری شارەوانیمان، هەروەها نزیکەی 2 کیلۆمەتر منهۆڵ و زێرا بۆ ئاوەڕۆمان دروست کردووە. نزیکەی تقریبا 50 کۆڵانمان تێکەڵە ڕێژ کردووە بۆ ئەوەی ئاستەنگی هاتوچۆ لە کاتی باران و سەرمایە بۆ هاوڵاتیان دروست نەبێت. جگە لەوەی ئەم پرۆژەیەش لە ماوەیەکی نزیکا کۆتایی پێدێت. هەروەها لە ئایندەشە بەڵێنی ئەومان بە خەڵکی ناوچەکەی خۆمان داوە کە ئەوەی پێمان بکرێت درێژی نەکەین. نزیکەی داوای 3 ملیارشمان کردو بۆ کۆنکرێتکردنی کۆڵانەکان. زۆر سپاس. زۆر سپاس. بەڵێ سنوورەکەی ئاماژەی پێکرد دیارە پرۆژەکە ئەمە یەکێکە لەو پرۆژانەی کە لە ماوەی ڕابردوودا کراوەتە بواری جێبەجێکردنەوە کاری لەسەرکراوە. لە ماوەی ئایندەشدا کۆمەڵێک بابەتی تری وەکو ڕووناکردنەوەی شەقامەکە و بەشێک لە سەوزایی شەقامەکە و سبوخکردنی دەکرێتە بواری جێبەجێکردنەوە. بەڵێ سپاس بۆ هاوکارمان ئامان جومعە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ناوچەی خاڵخاڵانەوە لەگەڵ ئێمەدا ئامادە بوو. سپاس بۆ تۆ، سپاس بۆ میوانەکەت کە لەسەر پرۆژەی ڕێگەوبان لە سنووری ناوچەی خاڵخاڵان بۆ ئێمە دوان. بەڵێ خۆشویستان
ساڵانە ناوەندەکانی خوێندن یا بڵین ناوەندە ئەکادیمیەکان بە شێوەیەکی گشتی چەندین فیستیڤال ئەنجام دەدەن و لە فیستیڤالەکاندا چەندین چالاکی جۆراوجۆر ئەنجام دەدەن، چالاکی زانستی و چالاکی کەلەپوریەکان. اینجا لەو بارەیەوە هاوکارمان ئامانج بابەتێکی بۆ ئامادەکردین تایبەت بە چالاکی زانستی و کەلەپوریەکان لە کۆیە. بابێک و بینەری بین. شوێنێکی تایبەت هەیە بە کەلەپوری کوردەواری، بەشێکمان ئامادە کردیە بە ئەدەب و بەشی هۆنراوە و ئەدیبان لە چالاکیەکە. دوای ئەوە کۆمەڵک چالاکیمان هەیە لە گۆرانی، لە سرودی تایبەت بە قوتابخانە، بابەتی کارلێکە کیمیاییەکانە، بابەتە فیزیاییەکانە، هەموو بابەتە زانستیەکان ڕوونکرایتەوە، ڕۆچیەکان، ئاژەڵیەکان. دوای ئەوە بابەتە تەندروستیەکانمان نمایش کردیە، تەواوی ئەنجامەکانی جەستەی مرۆڤمان شی کردیتەوە و ڕوونکردنەوەی پێدەدەین وەو خواردنانی کە زەرەریان و ڕێژەی شەکریان زیادە. دوای ئەوە کاری دەستی قوتابیان، ڕۆژانە لە قوتابخانەکەمان لەوانەی هونەر قوتابیان کاری دەستی ئەنجام دەدەن. سەتانەوەتی ئەوەی کە لێرەیە کاری دەستی و بەرهەمی ڕۆژانەی کارکردنی قوتابیانە لە قوتابخانەکەمان بەبێ داچوونەوەی ڕێژەی سەتادەی مامۆستایانمان. دوای ئەوە کۆمەڵک تابلۆ وێنە نمایش دەکرێت. شتی زۆر جوانیان بەکارهێنایە لە هەمووی گرنگتر ئەو شتانەی کە فڕێ دەدرێ، یعنی ڕسایکلیان کردیتەوە لەم قەبا و دار و شوشەی شکا و سیدی دیکۆرات و شتی زۆر جوانیان دروست کردیە کەمای ئەوەیە تۆ بەکاری بینی لە ناو ماڵەکان و لە ناو ناوەندەکانی خوێندن و جگە لەوەش هەموو بابەتە زانستیەکانیان وەکو تاقیکردنەوە لەسەر بابڕین کۆ ئەندامەکانی ناولەشی مرۆڤ، لەسەر چۆنیەتی بەکارهێنانی خواردنەکان، لەسەر ڕێژەی خواردنانەی شەکرە، یعنی زۆربەی زۆری بابەتەکانیان بەکارهێنانی واقعی ژیان تێکەڵیان کردیتەوە بە هەموو ئەو زانستانەی لە ناو پەرتوکەکانیاندا هەیە. ئەوە مای خۆشحاڵی ئەو دەستیان خۆشببی، قۆناغەکانیشیان گەورە نییە، قۆناغی یەکە تانۆنە، بەڕاستی لەو قۆناغی بتوانی ئەو ئیبداعی لەو بابەتانە بکەی جێی دەستخۆشیە و مامۆستای هونەرەکانیشیان تەمەشای ڕسمە تەشکیلیەکانمان کرد. بەڕاستی ڕسمەکانی کە خوێنکارەکانیان کردیتیان زۆر زۆر جوانە، کۆمەڵک لە ڕسمەکان دەلادەدەوەی دەکا کە بەڕاستی کۆمەڵک لە خوێنکارەکان بە تەواوەتی دەستی کێشانی وێنەیان هەیە. بەم دەنگ و بەم ئاهوازەمان فیستیڤاڵی ساڵانەی قوتابخانەکەمە قوتابخانەی دوا ڕۆژی بناڕەتی ناحکومی هەڵسان بەکردناوی پێشانگایکی لە ژێر لاوەکرد ناونشانی بابەتی زانستی و هونەری. ئەمن وەکو مامۆستای هونەر مامۆستا محەممەد مۆفەق هەڵسان بەکردنەوەی پێشانگا بۆ بابەتەکانی بابرێن لەوحە، پینتینگ و ئەکریلیک لەسەر سیدی کارمان کردووە، لەسەر بوتڵ کارمان کردووە، وەکو ڕیسایکلین بەکارمان هێناوەتەوە، داری چلوورەمان بەکارهێنایە، زۆر بابەتی ڕیسایکلینی ترمان بەکارهێنایە کە با بڵێن دووبارە هەوڵماندا و سوودی لێوەگرێن بوو بابەتێکی جوانکاری هونەری.
سپاس باوکارمان ئاماج بۆ ئامادەکردنی ئەو بابەتە. بەڵێ ئازیزان ئێستاش ڕاستەوخۆ دەچینە لای پەیامنێرمان ئیبراهیم عەبدوڵڵا کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمە دامادێ و لەسەر بابەتێک بۆمان دەدوێ باز لە چالاکیەکانی لیژنەکانی قایمقامیە دەکات بۆ چاودێریکردنی بازار بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی شمەک لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. ئیبراهیم سڵاو لێبێت، بەیانیت باش فەرموو مایک لای تۆیە. بەیانی ئێوە و بینەرانی گەلی کوردستان باش. چونور بەر لە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزای ڕانیە نرخی سەرجەم خواردنەکانیان وەرگرتووە لە کۆگاکانی سنووری قەزای ڕانیە. بێگومان لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز ینی خواز لەسەر خواردن بە گشتی زیاد دەکات. بەشێک لە دوکانەکان یاخود مارکێت فرۆشگاکان ئەم هەلە دەقۆزنەوە کە خواز لەسەر خۆراک زیادی کرد نرخەکان بەرز دەکەنەوە. بەڵام لیژنەکانی قایمقامێتی قەزای ڕانیە بەر لە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆز نرخەکانیان وەرگرتووە بۆ ئەوەی کە مانگی ڕەمەزانی پیرۆز هات نرخەکان بەراوردکەنەوە بۆ ئەوەی هەر کەسێک کە نرخی بەرز کردبێتەوە ئەوان ڕوبەڕووی سزای بکەنەوە. جا سزاکانی جۆرا و جۆرن. من دەمەوێت بە گشتی لەسەر ئەم بابەتە لەگەڵ نەبەس ئەبوبەکر ئەندامی لیژنەی قایمقامێتی قەزای ڕانیم لەگەڵە بۆی گفتوگۆ بکەین لەسەر ئەم بابەتانە. کاک نەبەس بەیانیت باش کە پێمان بڵێ بەر لەوەی مانگی ڕەمەزان بێ ئێوە سەردانی کۆگاکانتان کرد نرختان وەرگرت. ئێستا لە ناو مانگی ڕەمەزانداین ئەوە دوو ڕۆژە مانگی ڕەمەزانی پیرۆزە. بێگومان بەشێک وەک باسم کرد لە دوکاندارەکان کە خواز لەسەر کاڵاکان دروست بوو نرخەکان بەرز دەکەنەوە. ئیزراعەتی ئێوە چییە لەگەڵ ئەو کەسانەی کە نرخ بەرز دەکەنەوە؟ زۆر سپاس. دیارە ئێمە وەکو لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزای ڕانیە سەرەتای هاتنی مانگی پێش هاتنی مانگی ڕەمەزان کۆبوونەوەی خۆمان کردووە پلانی خۆمان داناوە بۆ مانگی ڕەمەزان لیژنەکانمان بە دوو شەف دەرەسێ. شەفتی یەکەم بەیانیانە، شەفتی دووەم ئێوارانە. دیارە ئێمە ئیزراعەتی ئێمە ئەوەیە سەرەتا پێش هاتنی ڕەمەزان سەردانی هەموو کۆگاکانمان کردووە نرخی هەموو خواردەمەنیەکانمان وەرگرتووە. زیاتر ئەو خواردەمەنیانەی کە خواستیان لەسەر ئەو خواردانەی کە بەهۆی ڕەمەزانەوە خواستیان لەسەر خورمایە، زەیتە، برنجە، ئەو خواردانەی کە ڕۆژانە بەکاردێ. ئێمە نرخەکانمان وەرگرتووە سەردانی هەموو کۆگاکانمان کردووە نرخەکانمان لای خۆمان نووسیوە تەزیر کردووە ناوی شوێن و عنوانی کۆگاکانیشمان وەرگرتووە. و ئێمە لە مانگی ڕەمەزاندا دەستمان پێ کردووە بە گەڕان و پشکنین بەسەر کۆگاکاندا بەسەر هەموو ئەو شوێنانەدا بزانین نرخەکان بەراورد دەکەین، بزانین ئەو نرخانە هەروە خۆیان ماون یاخود نرخیان زیاد خستۆتە سەرێ یاخود هەند زۆر بەشیان باش بوون. یعنی دوێنێ ئێمە سەردانمان کردووە نرخەکان تا ئێستاوە خۆیانن، بەڵام هەندێک لە کۆگاکان شتێک نرخەکانیان بەرز کردوەوە. ئێمە ئیزراعەتی یاسایان لەگەڵ دەکەین، سەرەتا ئاگاداریان دەکەینەوە، دواتر پسوولەی غرامەیان بۆ دەکەین و ئەگەر هەر هینەکانیشان نەکرد نرخەکانیان دانشکان ئێمە ڕوبەڕووی یاسایان دەکەینەوە. بەس لە مانگی ڕەمەزاندا خواست زیاتر لەسەر شتە شیرینەمەنەکان دروست دەبێت. ئێوە بێگومان لەوانەیە بەشێک لە هاوڵاتیان لە ماڵەوە ئەم شیرنیە دروستکەن. بێگومان ئەمە ناتەندروستە بەر لەوەی کە کەسەکە شیرنی دروستکە دەبێت سەردانی بەڕێوەبەراتی خۆپاراستن کا بۆی پشکنینیان بۆ بکرێت. ئێوە ئیجراعاتی ئێوە لەگەڵ ئەم کەسانەدا چی دەبێت؟ ئێمە تەبان لیژنەکانمان دەگەڕین لەسەر لەناو بازار و سەر عارەبانەکان گەڕۆکەکان زیاتر ئەمانە لەم شوێنانە بەدی دەکرێن. بۆ نمونە شەربەتە ڕنگدارەکان ئەمانە لە ماڵان دروست دەکرێت، لە هەندێک کۆگا دروست دەکرێت، لە هەندێک ژێرزەمینەکان دروست دەکرێت. ئەمانە نایاساین لەبەر ئەوەی مۆڵەتیان نیە، کارتی تەندروستیان نیە. ئەمە بە هەموو شێوەیەک قوبوڵکراو نیان لێ ناگەڕین. هیچ کەسێک لەسەر عارەبانە لەسەر لە مارکێتەکان شەربەتی ڕەنگکراو بەبێ مۆر و بەبێ شوێنی دیاریکراو بەبێ مۆڵەتی تەندروستی دروست بکرێت. دیارە ئێمە شوێنی دوێنە گەڕاوین بەسەر عارەبانەکاندا هەمومان کۆ کردوەوە ئەو شوێنانێک کە شەربەتی ڕەنگکراویان هەیە یاخۆ شیرنەمەنی کە سەرچاوەی دروستکردنەکەی دیار نییە. هەموو شوێنەکانمان وەرگرتووە، نووسیمانە لای خۆمان ژمارە تەلەفۆنی ئەو شوێنانەمان وەرگرتووە ئەو کۆگانە کە ئەو شتانە دروست دەکەن. ئێمە ئەمڕۆ بەیانی سەردانی هەموو ئەو شوێنانە دەکەین و ئیجراعەتی یاسایان لەگەڵ دەکەین. مەرج نییە ئەوانە کارتی تەندروستی یاخۆ پشکنینیان کرد بێ بۆ سەلامەتی زیاتر بۆی لە نەخۆشی دووربین بەدەر لەوەی کە مۆڵەتی تەندروستی دەبێ هەبێنی ئەو شوێنەکە دروستێکە وەکو کارگەیەک مۆڵەتی پێدەدرێ. یعنی مۆڵە و ژمارەی مۆڵەتی پێدەدرێ. ئەمە هەر مۆڵەتی دەبێ هەبێ. بەدەر لەوەی کە مۆڵەتی هەبێ دەبێ ئەمانە پشکنینی ڤایرۆسیان بۆ بکرێن، کارتی تەندروستیان بۆ بکرێ.
کە کارتی تەندروستی نەبێ ئەمە پشکنین ڤایرۆسی بۆ نەکراوە تەبەن ئەگە پشکنینی ڤایرۆسی بۆ نەکرێ لە ئاسنای دروستکردنی ئەم خواردنانە ئەم ڤایرۆسە دەگوازرێتەوە بۆ هاوڵاتیان بەس لە پێش هاتنی مانجی ڕەمەزانی پیرۆز ئێوە زۆر شوێنتان داخست و خۆ غەرامەشتان کردن ئەوانە هۆکاری چی بوونیانی ئاوە ئێمە هەر شوێنێک نایاسایی بێ لە دروستکردنی خواردنە لە هەڵگرتنی خواردنە لەمانە ئەمە ئیجراعاتی یاسایان بەرامبەر دەکەین و دای دەخێن ئێمە جاری یەکەم ئاگدارکردنەوەیە ئاگداری دەکەینەوە بە پسولی ئاگدارکردنەوە پسولی قایمقامەت پسولی ئاگدارکردنەوە دوای ئەوە غرامەیەکەین دواتر دایەخین و ئیدینە یاسا خۆش بە کاکنەبەس زۆر سپاس کاکنەفەز کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لەگەڵمان بوو بێگومان ئەوە زانیاریەکان بوون بەڵام لیژنەکان لە لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزایڕانیە لە ئەکاونتی خۆیان ژمارەکەی خۆیان بڵاو کردوێتەوە بۆ ئەوەی کە هەر کۆگایەک یاخود هەر دوکانێک مارکێتێک نرخ بەرز بکاتەوە لیژنەکان ئاگادار بکەنەوە بۆی ئەوانیش ینی سزایان بدەن یاخود ڕوبەڕووی یاسایان بکەنەوە بە پێی ئەو ڕێنمایانەی کە خۆیان لەبەردەستیاندایە بۆ ئەوەی هیچ دوکانێک نەتوانێت نرخەکان بەرز بکاتەوە چنوور ئەوە تەواوی زانیاریەکان بوون لەسەر لیژنە هاوبەشەکانی قایمقامێتی قەزایڕانیە کە پرسیارێکتان نەبێ من دەگەڕێمەوە لە بەڵێ سپاس بۆ هاوکارمان ئیبراهیم عەبدوڵڵا کە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە ڕانیۆ لەگەڵ ئێمەدا ئامادە بووی تایبەت بە چالاکیەکانی لیژنە هاوبەشەکانی قایمقامێت لە ڕانیە سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانەکە سپاس بۆ تەواوی زانیاریەکانت بۆ هیوایی کە تەواوی فرۆشیاران تەواوی بازرگانەکان ئەوەندە ویژدانیان هەبێت کە نرخی شمەک و کەلوپەلەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆز و تەنانەت لە تەواوی بۆنەکانی تریشدا نەکەن بە دەرفەتێک بۆی کە نرخی کەلوپەل و شمەک بەرزکەنەوە. گەشتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆمان و تا پرۆگرامێکی تر پێتانەگەینەوە کاتێکی خۆش ئاسوودە بن.